ئیسماعیل لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە بۆ پێنجوێن بە مەبەستی دابینکردنی بشێوی ژیانی. ئەمە چیرۆکی ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی دیکەیە کە لە وەرزی کشتوکاڵدا ڕوو لە قەزاکە دەکەن. بەهۆی زەویە بە پیتەکەی بۆ کشتوکاڵکردن بووەتە سەرچاوەی دابینکردنی هەلیکار بۆ هەزاران هاوڵاتی دەرەوەی قەزاکەش. ئەگەر حکوومەتی هەرێم پلانی گونجاوی بە تایبەت بۆ زیاتر پەرەپێدانی توانە کشتوکاڵەکان هەبوایە، دەتوانرا پرۆژەی بەرهەمهێنانی باشتر بنیاد بنرایە و هەلیکاری زیاتر بەرەخساندایە. لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان دڵخۆشن بەوەی کە چاو لە دەستی خۆیان و شانازی بە کارەکانیانەوە دەکەن و وەک لە مێژیشەوە وتراوە دەستی ماندوو لە سەرسکی تێرە. پێشەکی بە خێراتنی کەناڵە جوانەکەی پەیامەکەم بۆ هاتن بۆ پێنجوێن و پرسیارکردن لە کرێکاران و لێپرسینەوەی حاڵی ئێمە. وەڵی من خەڵکی مەریوانم و لە ئێرانەوە هاتووم، ئەوە ماوەی 25 ڕۆژە لە شاری پێنجوێنم، خەریکی ئیشی فەلاحەتی و کرێکاریم لێرە. بەڕاستی ئیشی ئێرە زەحمەتە، هەرچەند لە نەزەری جسمی خۆمانەوە عەزیە دەبین، بەس بەخوا خەڵکی پێنجوێن لەخوا بەزیاو بێ، زۆر خەڵکێکی باشن لەگەڵمان و ئیشیش هەیە لەخوای گەورە بەزیاو بێ، ئیش و کار باشە. وڵا زۆرترینی خەڵکی بانە و مەریوان و ئەم سەیسایق و سووری هەروە سووریشی لێیە و زۆربەی بانە و مەریوان، زۆربەی خەڵکی بانە و مەریوانە. وەڵا برا شانازی پێوەکەین، فەقەت گرنگەوەی لەشە ساغ بێ، لەشە ساغ بێ، کرێکار بی، هەر کارێکەی فەقەت گرنگەوەی لەشە ساغ بێ. ئابووریناسێکیش بە گرنگیەوە باس لە کەرتی کشتوکاڵی ناوچەکە و هەرێم دەکات و دەڵێت سوود و گرنگیەکی زۆری ئابووری هەیە و گەر حکوومەت زیاتر گرنگی بەو کەرتە بدات، جگەلەوەی کە بەرهەمی ناوخۆیی زۆرتر دەبێت، هەلیکاری زیاتریش دەڕەخسێت. بە تایبەتی ناوچەکانی سنووری پێنجوێن، دەشتی شارەزور ژمارەیەکی زۆر جوتیار تووشی ناومێدی و بێهیوایەکی زۆرە بن بە هۆکاری ئەوەی کەوا بەرهەمەکانیان ساغ نابێتەوە. پێویستە ئەرکی سەرشانی دەوڵەتەکەوە ناوەندێکی گرنگ بدۆزێتەوە بۆ ساختنەوەی ئەم بەرهەمانە. ڕەخساندنی و بەرهێنان لە کەرتی کشتوکاڵە گرنگیدان بە کەرتی کشتوکاڵ و کەرتی پیرسازی پێکەوە بۆ ئەوەی ڕەخسانی دەرفەتی کار بۆ تاکانی کۆمەڵ. جگە لە دانیشتوانی پێنجوێن، ژمارەیەکی زۆر لە وڵاتیانی ئێرانی و سووری و دانیشتوانی ناوچەکانی شارەزور لە کۆتایی بەهار و وەرزی ئاویندا ڕێگەیەکی دوور دەبڕن و ڕوودەکەنە قەزاکە بۆ کارکردن لە کەرتی کشتوکاڵی ناوچەکە. بەردەوام ئافرەتانیش شانباشانی پیاوان کار لە کەرتی کشتوکاڵدا دەکەن. سوەی محەممەد، کەناڵی پەیام، قەزای پێنجوێن.